تیمی پارێزەرانی کەسی قەرەبووی زیان لێکەوتوانی کیمیابارانی هەڵەبجە و کە سوکاری شەیدان و بەرکەوتوانی چەکی کیمیاوی گفتوگۆ دەکەن و دایانەوێت فشاری مەدەنی بگرنە بەر تا پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای بەدیێنانی دادپەروەری بۆ قوربانیانی تاوانە نێودەوڵەتیەکان لە هەرێمی کوردستان تێپەڕێنێت تا وەک بەڵگەیەکی سەلمێنەری ناوخۆیی دانیشتنەکانی دادگا بەهێزتر بکات. ئێمە ئەو ڕۆلێرە کۆبوونێتەوە بۆی داوا لە خەڵکی هەڵەبجە بکەین، داوای لە کەسوکاری سەربەرزی قوربانیانی کیمیاباران بکەین، فشارێک بخەینە سەر پەرلەمانی کوردستان، فراکسیۆنیەکان بڵین بەسە ئەو هەوڵانەی کە ئێستا لە پەرلەمان لەسەر کۆمەڵێک شت کۆ دەبنەوە کە ڕەنگە هیچ سوودێکی بۆ خەڵکی هەڵەبجە و سەردەم قوربانیانی جێنۆساید نەبی. ئێمە بە کەسوکاری شەیدان دەڵێن چۆن دۆسیەی دادگای باڵای تاوانی عێراق بە یەکلایی کراوە و هەڵەبجە بە جینۆسایت ناسێنرا، ئاواش پرسی قەرەبۆکە لە دادگا دەبینە پێش، بەڵام چاوەڕانی پەرلەمانی کوردستانی یاسایەکمان بۆ دەرکە هاوشانی دادگای بەرایی بتوانین پشت ببەستن بەو یاسایە ناوخۆیە. کەسوکاری شەیدانی کیمیابارانی هەڵەبجە دەڵێن فشاری مەدەنی لەسەر پەرلەمانی کوردستان دەست پێ دەکەن تا لە سوود و قازانجی زیان لێکەوتوانی کیمیاباران بڕیار بدات، چونکە تا ئێستا هەرێمی کوردستان و بەتایبەت پەرلەمان نەیانتوانیوە بەدەم کێشە و گرفتەکانی کەسوکاری تاوانی کیمیابارانەوە بێن و پرۆژە یاسای قەرەبووی ئەو تاوانە بخاتە دەنگدان و بەردنامەی کارەوە. مێژووی هەرێمی کوردستان پڕە لە مەعاسات و لە تراژیدیا بۆیە پەرلەمانی کوردستان پێویستە بە ئەرکی خۆی هەڵسێک کە یاسایە دەرکا بۆ ئەوەی کە قەرەبووی زیان لێکەوتوانی ئەو تاوانە بکرێتەوە بە یاسا کاری لەسەر بکرێت. دیوەکو کەسوکاری شەیدان کاری مەدەنی ئەنجامەین کە ئەویش بە کۆکردنەوەی ئیمزا و پێشکەشکردنی بە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە بتوانین ئەو یاسایە دەرکەین. لە ڕاستی دەسەڵاتی ئێمە هەرتەنا فشارستنەوەی کە بچین بیگەین کەیسەکانمان بگەێنین داواکانمان بگەێنین، بەڵام پشتیوانی سەرجەم فراکسیۆنەکانیشمانەوە لە ڕاستیە بەزەختکەن لە پەرلەمانی کوردستان بۆ دەرچوونی ئەو بڕگە و یاسای کە بڕیارە ئەمە قەرەبووی نێونەتەوەی پێوەرگرین هەنا بەوە نەبێ ناچینە پێشەوە. ئومێدەوارم هەمومان بێنە سەر خەداین لە ڕاستیە حکومەت سەرۆکی هەرێم جێگری پەرلەمان سەرۆکی پەرلەمان هەمومان ئەمانە بکەن و ئیش بۆ جێبەجێکردنی ئەو یاسایان قازانجەکە لە ئەخیرە بۆ خۆمانەوە بۆ نیشتیمانەکانی خۆمانە بۆ وڵاتەکەی خۆمان دەرەچێت. ماوەی 2 ساڵە لە دادگای بەرایی هەڵەبجە 8 دانیشتنی دادگایە و کەسایەتی کۆمپانیانە بەڕێوە چووە کە چەکی کیمیاویان بەڕژەمی بەعس فرۆشتووە. 5,400,000 کەس لە کەسوکاری شەیدان و بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەڵەبجە و ناوچەکانی دیکەی هەرێم سکاڵایان نووسیوە وەزاران بەڵگە و دیکۆمنت لە بەردەم دادوەر خراونەتە ڕوو. تا ئێستاش لە دوای 32 ساڵ حکوومەتی عێراق نەچووەتە ژێرباری قەرەبووی زیان لێکەوتوانی کیمیاباران و پەرلەمانی هەرێمیش پرۆژە یاسای بەدیێنانی دادپەروەری تاوانە نێودەوڵەتیەکان کە سوود و قازانجی زیان لێکەوتوانی تاوانی کیمیابارانە دەنگی لەسەر نادات و تێی ناپەڕێنێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.